خۆشەویستان کە لە وەرزی زستان و سەرما و سۆڵە نزیکە بینەوە بێگومان گرنگی دەدەین بۆ خواردنانی کە بۆ جەستەمان بۆ تەندروستیمان بۆ بەهێزکردنی بەرگری جەستەمان بەڕاستی گرنگە. پزیشکێکی پسپۆر هەندێک ڕێنمایی ئەدات کە لەم وەرزی زستان و سەرما و سۆڵەیەدا ئەو خواردنانە چی بن کە خواردنێکی باشن بۆ جەستەی ئێمە و بەرگری لاشەمان جستەمان بەهێزەکات. ئاماژیان پێکات یەکەمیان میوە مزرەمەنیەکان وەکو هەنار و سێ و کێوی کە ئەمانە بڕێکی باش ڤیتامینسیان تێدایە بۆ بەرگری جستە بەڕاستی بەهێزەکەن گرنگە لەم وەرزەدا بخوێ. دووەم پاقلەمەنیەکان وەک شۆربای میسک، نۆکا و لۆبیا ماش کە ئەمانەش بێگومان خواردنێکی بەسوود و باشن لەم وەرزەدا. هەروها باس لە ماسی سەلەمون و تونە و هەموو جۆرە ماسیەکانی ترەکات، بەڵام بە برژاوی یعنی نەک بە سوورۆکراوی لە ڕۆنا کە لەوانەیە بەهۆی ئەم سوورکردنەوەی بەشێک لە بەها خۆراکێکی لە دەست بە، هەروەها بەهۆی ئەو چەوریە و ڕۆنای کە بۆی زیادەکرێت گرفتی تەندروستیمان بۆ دروستکە. هەروها باز لە سنگی مریشک و قەل و پەلەوەرەکە، هەروەها گۆشتی سوور بەبێ چەوری. بێگومان دانەوێڵەکان وەک ئاردی بۆر، برنجی بۆر و قاوەیی، هەروەها تۆوی شیا، هەروەها شۆڤان لە بری ئاردی سپی و برنجی سپی ئەمانەش باس لەوە دەکرێت کە لەم وەرزەدا خواردنیان زۆر باشە. ئاخرشت باس لە چەرەساتەکانەکە وەکو گوێز و باەم و دەنکە کوولەکە و گازۆ کە بێگومان دەکرێت سوود لەمانەش ببینێت. بەڵێ عزیزان، ئەوەی کە ئێمە بەتەماین لە تۆری سێمدا بۆتان باسکەین باس لە ڤایرۆسەکەین. ڤایرۆس بێگومان جۆری زۆرە و زۆر ئەو نەخۆشیانی کە لە ڕێگەی ڤایرۆسە و تووشە بن خۆی نازیندەیە، بەڵام کاتێک ئەچێتە ناو زیندەوەرانەوە ئەوە تووشی نەخۆشیان دەکا و دەوترێت ڤایرۆسەکان زۆر بە خێرایی گەشە دەکەن و ئەمە بێتە هۆکارێک بۆ زۆرێک لە نەخۆشەکان وەدا بەزاننی بەرگری جەستە و ئێمە زۆرێک لە ڤایرۆسەکانمان بیستوە. دیارترینیان ناخۆشترین ڤایرۆس کە دەنگدانەوەی جیهانی هەبوو ڤایرۆسی کۆڕۆنا بوو کە کۆڤید-19 بوو، بەڵام چەندین ڤایرۆسی تر هەیە لەوانە ڤایرۆسی جگەرە یان ئەو تا ڤایرۆسی ئایدزە یان چەندین ڤایرۆسی تر هەیە جۆرا و جۆر کە پێویستە خۆپارێزی بکرێ بۆی کە ئێمە دووربین لەو نەخۆشانی کە لە ڕێگەی ڤایرۆسەوە بۆمان دەگوازێتەوە. و یەکێک لەو مەترسیانی کە ڤایرۆسەکان هەیەە لەگەڵ ئەوەی کە ڤایرۆس زیانێکی زۆری هەیە، ئەوە زۆر گرنگە کە بزانین ئەگوازرێتەوە. شێواتی گواستنەوەکانیشی هۆکارێکە بۆ توشبوونمان بۆ پێی کە کەسێک لە خێزانەکەیدا گەربێت و نەخۆش بێ بە ڤایرۆسێک یان توشببووی یەکێک لەو نەخۆشانە بێت کە بە ڤایرۆس تووشە بێ، ئەوە بێگومان ئەگەری گواستنەوەی بۆ ئەندامانی خێزان هەیە. زۆر جار دەوترێت ئەو کەسانە پێویستە پێکوتە وەربگرن پێی کە زۆرێک لە ڤایرۆسەکان خۆشبەختانە پێکوتەی بۆ هاتوو و دەوترێت ئەمە کاریگەری باشی لەسەر ئەو کەسانە ئەبێ کە ئەنەوێ دوور بن وەکو خۆپارێزیەک پێش ئەوەی کە توش ببن و ئەگەر تووشیش بوون چەندین چارەسەر هەیە. بەڵێ ڤایرۆسەکان لەگەڵ بەکتریەکان جیاوازیان چییە؟ کامیان قورسترن کە کاتێک مرۆڤ ئەیگرێت، کامیان ئەو پێکوتانیان ئەو دەرمانانی کە هەیە باشترن سوودیان لێوەرجێت. ئێمە بۆ ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز ئیسماعیل مەحموود پسپۆڕی بایۆلۆجیمان کردووە کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە. کاک ئیسماعیل بەخێر بیت. ئەگەر لەوە دەست پێ بکەین گواستنەوەی ڤایرۆس لە کەسێکەوە بۆ کەسێکی تر، تەنها ڤایرۆس ئەگوێزرێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێک یان بەکتریاش ئەگوێزرێتەوە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی دیکە؟ بەناوی پەروەرێنی هەرە مەزن و دلۆڤان. اللهم اشرح لي صدري ويسر لي امري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. بێگومان ئێمە بە شێوازی گشتی کە باسی زیندەوەران دەکەین، وردە زیندەوەرەکان دەتوان بگوێزرێنەوە لە کەسێک و بۆ کەسێکی دیکە، لە ژینگەیەک و بۆ ژینگەیەکی دیکە بە میکانیزمی جیاواز و بە ڕێگای جیاواز و ڕۆتی ترانسمیشن و گواستنەوەیان جیاوازە، ئەو ڤێکتەرانەی بەکارهێنن جیاوازە.
زۆر گواستنەوە پێویستی بۆ هەیە بۆ نمونە لە ئاژەڵێکە بمێنێتەوە کە پێی ئەوترێت بۆ نمونە ماوەی خمول یاخود متبوون کە لەم ماوەیە خۆی مەڵاسەیە تاکو بتوانێت بەرگری خۆی بەهێز کات و جارێکتر بۆ زیندەوەری دووەم بەکار بێتەوە. ئەلم میوتیشنێکە ڕۆیات بۆنە لێرانەیە ڤایرۆسەکە زیاتر خۆی مسلح کات و پڕچە کاتەوە تاکو بتوانێت زیاتر بەقۆت بێت. ئەگەر باسی لایەنە زانستیەکەی بکەین هەر بەڕاستی ڤایرۆس چۆن گەشە ئەکات و چۆنەچێتە لاشە ئێمە و تووشی ئەو نەخۆشیانەمانەکات؟ جارە بزانین ڤایرۆس چییە؟ بڵێ بچووکترین وردە زیندەوەری ناسرا و بینرا و لە جیهاندا بریتێ لە ڤایرۆس کە پێی ئەوترێت مایکرۆسکۆپیک ئینفێکشس ئەیجنت. ئەم بچووکترین لە هەر دڵۆپێک خوێن ئێمە مەزەنە بکەین بۆ نەتەقدیری بکەین لە خۆی دەگرێت چەند دەتوانێت زیاد لە 5 تریلیۆن ڤایرۆس لە خۆی بگرێت. یعنی ئەوەنە وردن و ئەمانە بۆ ناسراون کە پیان ئەوترێ ئینتراسێلولەر ئۆبلیگیت ئینتراسێلولەر ئۆبجێکت یان پاثۆجینیک ئۆبجێکت واتە زۆر ناچارین و تەنها دەتوان لە ناو لەشی زیندەوەریەک بژین پشت دەبەستن بە جسمێک یاخود جەستەی کەسێک یاخود ئۆرگانیزم خانەخوێکی دیکە ئیتر خانێ و خانەخوێ ئاژەڵی بێت یاخود ڕۆکی بێت و یەکەم ڤایرۆسش کە دۆزراوەتەوە هەر ڕۆکی بووە کە بە ناوی مۆزایک بووە و لە هەمان کاتە پرسیارەکەی جەنابەت چۆن بیان ناسینەوە چۆن گەشە ئەکەن گەشەکردنیان بە چەند طریقەیەکی جیاوازە. یەکەمیان ئەوەیە کە پێ وتێ ڕپلیکیشن یان دیپلیکیشن ئەم زیادبوون لە ژمارە و لە هاوکار لە قەبارەیە. لە ژمارە و لە قەبارەیە چۆنە کاتێک کە ئەمان دەچنە ناو خانەخوەیەکی مولائیم یاخۆ مناسب بۆ ژینگەیەکی لەباریان هەیە بۆ زۆربوون دەتوانن پەرە بۆ بن کە جینۆمەکانی ناوخۆیان چونکەوان بە شێوازی گشتی پێگاتەکەی سێ بەشە کە کاپسیدا جینۆماتە ئەو جێنتیک مەتریال ئەو مادە بۆ ماوەی کەتیایەتی و لە هەمان کاتە بەشێکیان ئینڤیلۆپێکەیە کە بەرگێکی تری پارێزەرە ئەم بەرگەوای لێکات هەمیشە مقاومەیەکی باشتری هەبێت. گەشەی جۆری دۆمیان کە پێی ئەوترێت زیادبوونە لە ژمارەیە چونکە هەر ڤایرۆسێک کە دەتوانێت زۆر ماڵتیپلای بێت لە زۆر فرە بێت زۆر تەعەدود کات یعنی لە تەنها لە خولێک یەکدا دەتوانێت زیاد لە 100,000 لە خۆی بگرێتەوە و 100,000 جۆری جیاوازش تاکو ئێستاکە دەستنیشان کراوە و ناسێنرا و دایگنۆز کراوە و تەشخیص کراوە. جۆرێکی ترمان هەیە لە زۆربوونی ئەمانە کە جیاوازە لە این بەکتریاکان کە چونکە این ئەوان زیاتر باینەری فشنی این دووکەربوونی دوانیە ئەمە ئەوەیە کە پێڵن حجمەکەی بەرەبەرە تەضەخومەکە و زیاکات و گەورا بێت. باش ئەوە باسی ڤایرۆست کردا من پرسیار یەکەم وەڵامەکەیم وەرنەگرت ئەیکەمە و لەگەڵ شەبە بزانم بەکتریاچی و پێناسەیەک و ناساندنێکی ڤایرۆسە بۆ کردین ئەی بەکتریا چییە ئەمە یەک دوو پرسیارەکە یەکەم بەکتریاش ئەگوێزرێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێک وەکو ڤایرۆس یان ئەو ناگوێزرێتەوە؟ بێگومان هەردووکی دەگوازرێتەوە بەپێی جۆری بەکتریاکە و بەپێی جۆری ڤایرۆسەکە. ئەوانەی کە پاثۆجینن چونکە ئێمە دوو جۆر بەکتریامان هەیە پێیانێک پێڵن نۆرمال فلۆرا پرۆبایۆتیکن سوود بەخشن باشە بەشێکیان پێڵن پاثۆجینێک ینی معەدین و زیان بەخشن دەبنە هۆکاری نەخۆشین. ئەو بەکتریانەی کە دەگوازرێنەوە دیسان پۆڵێ نەکردن بە پێی ستەینێک یاخو بە پێی بۆیەکردنێک کە پێڵن گرام ستەینینگ ئەمانە زیاتر زۆر بەربڵاون و ئەو نەخۆشیانی کە دەیخێنەوە پێ ئەگەر زۆر بەربڵاو بوون لە ڤایرۆسەکانە بە تایبەتی پێڵن پەتا خۆی پەتا ناوێکی زانستی نییە بۆ هیچ نەخۆشیەک بەتاوەتە بەربڵاوی هیچ پەیوەندێکی بەتاوە نییە لە کاتێکە ئێمە زۆر نەخۆشی ڤایرۆسیمان هەبووە کە تای لەگەڵان نییە پەتا پاندێمیک یعنی شتێک بێت کە عالەمی بێوەکو ئیندێمیک. گواستنەوەی ئەمانەشیان زۆر ڕێگای جیاوازی هەیە لە ئاژەڵێەوە هەیە و لە تەنانەت لە پرگنن هومێنتەوە دایکان یاخود بۆ خانمانی دووگیان بۆ کۆرپەلەکەیان دەیگوازنەوە و کۆرپەلەش لەو کاتێک کە مەناعەی کەمی هەیە و زۆرترین بەرکەوتەی بێت و زۆرترین کەسێکە کە معڕەضە بۆ ڤایرۆس و بەکتریا بریتێ لە کۆرپەی ساوە و مناڵ چونکە مەناعەی ئەوان هێشتا مکتەسەب نەبوو دەستکەوتوو نەبووە. ئەکرێ بڵین بۆ تەمەنی گەورەش بۆ ئەوی بە تەمەناچوو هەروابێ بە تەمەناچووەکان ئەگەر کێشەی سیەکانیان نەبێت کەمتر ڤایرۆسەکان کاریگەریان لێ ئەکەن. بۆچی چونکە ئەمانە مەناعەی مکتەسەبیان هەیە کە پێڵن ئەکوایرد ئیمیونیتی ئەکەوێتە سەر ئەو بەڵام هەنێک کات
ئەم ڤایرۆسە کاتێک کە بۆ نمونە ئینۆکیۆڵیشن پیرۆدەکەی خۆی تەواوە کاتیاتێک لەو لە ناو جسمیان زۆر ماوەتەوە و هەڵگیراوە لە چۆنی فەورەن و پرۆمپتلی تەسیرە کاتە سەرسیەکانی لە ناوێدا وەکو لە کۆڤید 19 بینیمان زۆر ئەو ئەڕاز و ئەو سیمپتۆمزانە دەرناکەوت بەس لە پڕێکە ئەیانگوت بۆنە لە ناکاو ئەم کەسە سیەکانی بۆ شێوازە تووشی ئاستەنگ و ئاڵنگاریەکی زۆر بووە. زۆر باشە. ئێمە ئەمانێت زیاتر جەختکەینەوە سەر ڤایرۆس جا ئەگەر باس لەوە بکەین شێوازی گواستنەوەی ڤایرۆسەکان بۆچی ڤایرۆسەکان لە کەسێک بۆ کەسێکی ترە گوازێتەوە ئایا ئەمە بەهۆی سروشتی ڤایرۆسەکانەوە؟ بەڵێ سروشتی ڤایرۆس وایە هەمیشە بەدوای ژینگەی مولایی ماگەڕێت چونکە ئەمان زیندەوەر یاخۆ هەنێک زانێک بتوێن نەن لیڤینگ ئۆبجێکتن کە یاخۆ نازیندەوەرن چونکە ناتوانن لە دەرەوە بژین وەکو بەکتریانیە بەکتریا پێوتری ئینڤیترۆ ئۆبجێکت یان ئینڤیترۆ ئۆرگانیزم مایکرۆۆرگانیزم بەڵام ئەم پێوتە ئینڤیڤۆ یعنی هەمیشە پشت ئەبەستن بە زیندەوەری دووەم کەسی دووەم غەیری خۆیان بۆ ژیان بۆ زیندگیکردن. ئەم هۆکاری ئەوەش کە بۆچی ئەگوازرێنەوە ئەوەیە کە زۆر جار ئەو ژینگەی کە تایەتی بە دڵی نییە لە کەشێکایە بۆ نمونە جەوەکی گەرمە زیاتر حەزیان بەشێکی زۆریان حەزیان لە کەشی ساردە بۆیە کە ئێستا ئەماڵین پەتای وەرزی زیاتر باوە لە پاییز سەرەتای پاییزە دەرەکەوێت ڤایرۆسەکان لەو کاتەیە سەر هەڵدەن لە چۆ هات لە هەواوە هات ئەچێتە بۆ نەجسمی کەسێکەوە تێکڵاو بوون و قەرەباڵغی و بەرکەوتنی زۆر و نەپاراستنی دیستانس و مەودای نێوان کەسەکان وا لە کات زیاتر بڵاو بێتەوە و زیاتریش لەو کەسانی کە مەناعیان کەمە گوتمان دەستنیشانەکرێن و هەروەها تەسی باش ئەو نەخۆشیە بەوانە چین کە لە ڕێگەی ڤایرۆسەوە تووشمانە بێت ئەمە بەپێی ئەو شوێنەیە کە ڤایرۆسەکە ئەیگرێتەوە یان ئەوە تا جیاوازە HPV HIV HIV یاخود نەخۆشی میزلز مەمپز کە پێڵێن مەلەخڕە یاخود سوورێژێ حەسبەی پێڵێن بە عەرەبی و هەروەها ئەو نەخۆشیانی تری کە بۆ نمونە بە نەخۆشیە زاوزیەکان یاخود ناسراون باوترینیان کە ئەوکو ئەزانین یاخود ئەوانێت هێرپس ئەمانە HPV HIV کە ئێستا کە مەترسیدارترینیانە کە هیمن immunodeficiency ڤایرۆسە کە ئەبێتە هۆی ئایدز کە ئەوش بواتای acquired immunodeficiency disease کە واتای مرض المتلازم مرض المناعة المكتسبة واتە نقصی مناعەکات لەو کاتەیە هۆکارەکەی ئەمە بریتی بوون لەو بربڵاوترین نەخۆشیانەی کە لە ئێستاە دووچاری مرۆڤایەتی دەبێتەوە لە سەراسەر جیهاندا. باش کاک ئیسماعیل ئەو زانیمان ڤایرۆس وەزانیمان بەکتریا دوو جۆریە سوود بەخش و زیان بەخش بە شێوازێکی گشتی ئەم دوانە کاتێک تووشی کەسێکە بن بەکتریا زیان بەخشەکە زایدەن ڤایرۆس بە شێوازێکی گشتی کامیان کوشەندەترن کامیان بەزەبرترن کامیان مرۆڤ بە هیلاکابە پێویستە بە جۆرەکانیانەوە جۆری ڤایرۆس هەیە کە زۆر بە ئاسانی پێویست بە هیچ چارەسەرێک ناکە بۆ خۆی دەچێت و دەڕوات یعنی نامێنێت و جۆریشیان هەیە زۆر کوشندە و زۆر ڤیرۆلەنسن وەکۆن خۆیان بۆ ناسراون و معادین و جۆری بەکتریاشمان هەیە زۆر لە بەشێک لە جۆرەکانی ڤایرۆس دژوارتر سەختترە لەگە مامەڵەکردنیانە ئەگە بینە سەر دەرمان باسی پشکنیم بکەین ئەو پشکنیانی کە بۆ ڤایرۆسەکان نەخۆشە ڤایرۆسەکان ئەکرێ جۆرا و جۆرنیان ئەو تا ئەوەش بەپێی نەخۆش و ڤایرۆسەکە ئەگۆڕێت چەندین پشکنینمان هەیە وەکو سیرۆلۆجیکەڵ کەمانە زیاتر بۆ IgG و IgM-ەکانی ئەسەر ئەنتیژینەکان یەکرێت ئەمانە لە مختبەرە ئەنجامەدرێت کە لای ڕێگەی سیڕەمووی خوێنەکەوەیە ئەمە پێوتری ئیندایرێک دواتە بەنا ڕاستەوخۆ ئەنجامەدرێت بەشێکی ترمان هەیە لە ڕێگەی سوواپۆیە ئەمە کە باشترینیانە لە ئێستا پێم وایە کە ڕاستەوخۆ لە ڕێگەی سەلیڤەری گلاند یاخود لە ڕێگەی لیکەوە لە دەم یاخود لە لوت وەرەگیرێت چونکە ڤایرۆسەکان عادەتەن دوو ئەعرازی زۆر باویان هەیە ئەوش ئەوەیە کە بە تایبەتی جیانەکاتۆ لە پەتا بۆ نمونە هەنێ نەخۆشی پەتە ئینفلۆنزامان هەیە ئینفلۆنزاشە خۆی بەشی ڤایرۆس زۆرجار بەشێکیان بوونە ئێڤیەن ئەمان دروستەکە ئەم دوو ئاڕازە بۆ نەگەبیمان لە لوتیە ئەو شلە یاخ ئەو لینجەی لوتی زۆر خەفیف زۆر سادە بوو ئەو کاتە ئەمە بۆ نمونە پەتایە و ئاڕازی تری هەیە بۆ نمونە ئێستا کە باسەکەین بەڵام بابی سێر پشکنینەکان بێمەوە سەری پشکنینێکی ترمان هەیە کە پێی ئەوترێت
کەڵچەر یاخود کەڵتیڤیشن ئەمە بریتێکی لە زەرع ئەو ڤایرۆسی دوای ئەوە ئیستیخلاص کرا یاخود با بڵێن وەرگیرات لە ناو میدیایەکە کەڵچەرەکرێت بەڵام مەرجە ئەو میدیایە بۆ نمونە لە چیە بێت لە یان گیانەوەرێک بێت بۆ نمونە یاخود بەشێک بێت لە گیانەوەرێک ماشە چونکە وەکووتمان لە دەروی گیانەوەر ناتوانێت بژی وەکو بەکتریانیەک ئەتوان بۆنێک ئەگەر کەڵچەر یاخود میوە یا سەوزە یان خۆراکی بۆ دابین بکەم تاکو بتوانم لەوانەیە زەرعی بکەم و وەکو پشکنین بەکاری بهێنم. سەبارەت بە چارەسەریەکە ئیسماعیل ینی چارەسەری ئەو دەرمانانی کە لەبەردەستن و بەهۆی پێشکەوتنی زانستەوە بە بەردەوام ئەخرێنە بازارەوە باسیشت لەوە کردوتە ڤایرۆس خۆی ئەگۆڕێ ینی زۆر جامە لە کۆڤید-19 دووچاریەوە بووین ینی پێکوتێکیان بەکارێنە ئەو خۆیە گۆڕی وایە پێکوتێکی ترش بووە بەکتریا بەڵە کەمتر خۆیە گۆڕێ بەکتریانی ئەو دەرمانانەی کە هەن وەکو بڵی ینی زۆر ئەبدەیتیان ناوێ چارەسەریەکان دەرمانەکان بۆ کامیان ئاسانتر و بەردەسترە. بەڵێ بێگومان بۆ زۆربەی بەکتریاکان بەردەستر و ئاسانترە چونکە ئەوان لیتنسی پیریۆدیان ئینۆکیولیشن پیریۆدیان نییە ئەم میکانیزمان نیە و لە هەمان کاتە خۆگۆڕینیان تەنها بە شێوی میوتیشنێکی ئاسانە وەکو ئەوە نییە کە بڵێن ئەم ئێستا بینین بەپێی مروری زەمن و مەڕاڵکیڕام چەندین جۆری ڤایرۆسی جیاواز دەستنیشانەکرێت کە باوترینیان وەکو پێش کۆڤید-19 زیکا بوو کە مەترسێکی زۆری هەبوو خۆشبەختانە نەگەشتە ئێرانە و لە هەمان کاتە ئەڤیەن بوو کە باڵن نەخۆشی باڵندە بووە ئەنفلۆنزای بەراز بوو بەڵام چۆن بزانم کە کامیان مەترسیدارترە کاتێک کە هەر کەسێک یاخود هەر بەرکەوتەیەک یاخود هەر چارەخوازێک کە دێت ئەڵێ من بۆ نەتووشی هیچێک لەم دوانە بمە هیچ کەسێک ناتوان ڕاستەوخۆ پێی بڵێ جۆرەکەی دەستنیشان بکات بۆ چونکە تەواوی ئەمانە نیشانەکانیان وەکو یەکە ینی لێکچووە جودانین بڵێ من نیشانەیەکی دیاریکراو هەیە دەستنیشانی کەم ئەمە ئەو جۆرەی توش بووە و تەواوی ئەمانش بۆ جۆری دەرمانەکە ناتوانرێت ئەگەر تاکو تەشخیص نەکرێت تاکو دایگنۆز نەکرێت بەداخەوە ئێستاکە ئەنتیمایکرۆبێت ینی دڕگەکان ئەوانەی کە ئەنتیبایۆتیکن ئەنتیمایکرۆبیاڵەکان بۆ هەموو ڤایرۆسێ بەکاردێت لە کاتێکە نەخێر ئەم هیچ ڕسپۆنس و هیچ زۆر ڤایرۆس هەیە فیدباکێکی بۆیان نییە واتە ئیستیبجابەیەکی بۆیان نییە و کاریگەری لەسەریان نییە چونکە ئەمە خۆی CPE هەیە کە پێڵێن سایتۆپاسیک ئیفێکت خۆی کاریگەری کە ڕاستەخۆ کاتە سەر جەستە و ئەمانە بەلاوینە ئێستا ئەزیثرۆمایسین ئەم زۆر کەسێک کە ناوەکەشی نازانڵێ هەر حەبەسێ سیانیەکەم بەرێ ئەمە لەوە ئەچێت ئەگەر کەسێک دووچار بێت بە هەردووکان یانی لە هەمان کاتێکە هەردوو لەم دوو مایکرۆئۆرگانیزمە هەم بەکتری هەم ڤایرۆسی توش ببێت بەکتریەکە لە ناوە بەڕاستە بەڵام ڤایرۆسەکە وەکو خۆی دەمێنێتەوە. ئێمە کاتمان زۆر کەمەوە باس لە خۆپارێزی بکەین بە تایبەتی پێکوتەکان. باشترین خۆپارێزی بریتە لە خۆپارێزی بەڕای بەندە وەکو وتراویشە پریڤێنشن ئیز بێتەر دان تریتمنت ینی هیچ شتێکی تریتەبڵ نییە ئێستا معقول نییە بۆ ڤایرۆسەکان بەتم باسی کە جەختەکەینەوە تەورەکە وتیان ڤایرۆسە تاکو ئێستاکە تەنها چەند ڕێگریەک ماوە ڕێگریکردنە باشترین خۆپارێزی ڕێگریەکان بریتە لە چی؟ یەک لەو ڕێگریانە کە پێڵێن پێرسۆنەڵ هایجین واتە نەظافی شەخسی بێت و پاک و خاوێنی کەسەکە و هەروەها پاراستنی دووری مەودای کۆمەڵایەتی و هەروەها ئەوەی کە ماسک لەو شوێنانی کە لە ملیۆنیا کەسە هزار کەس توش بۆ خۆ ناکرێت هەمووان هەر ماسکەکە ببەستن و بەکاری بێنن با هزار کەسەکە بەکاری بێنن لە پۆلێکە لە قوتابخانەکان دوو نەفەر یاخود دوو قوتابی هەڵگرنیان توش بوون پێویستە ئەو دوو کەسە بەکاری بێنن و لە هەمان کاتە ڤاکسینەکان کە بریتە لە هیچێک لە حاڵەتە بەرگریە زۆر باشەکان و ینی ئەوەیە کە مبادرەیە کە بۆی هەر کەسێک کە توش نەبێت ئەو ڤاکسینیش کە ئێمە چەندین جۆرمان هەیە وەکو ئینویتد یاکو ئینەکتیڤ ڤاکسین خۆی چییە لە ڕاستیە هەر خودی ڤایرۆسە بە مردووی یاخود لاوازکراوی بەشێک لە جینۆمەکەی لە جیناتەکانی دێت بەکارهێن لە بەتەلقیح لە کەسێک ئەدرێتت لە ڕێگەی IVOB یاخود لە ڕێگەی هەر شنیقەیەکی ترەوە بێت و ئەم ڤاکسینانە بۆ یەکەم جار لایەن لویس پاستۆرۆ لە ساڵی 1600ەکان دۆزرایە خۆشبەختانە ئەگەر تاکو ئێستاکە بۆ زۆر لە تۆکسینەکان چونکە ئێکاڵی تۆکسینەکان ڤایرۆس جاری وای خۆی ڕۆڵێکی نییە بەڵکو ژەهرەکەی تۆکسینەکەی ئەڕێژێت و کەمیەکاتەوە و ئەمە
ئەو چارەسەرانە بوون کە ئاماژم پێک و چارەسێکی بریتی لەوەی شلەمەنیەکان کەسەکان هەموو ڕۆژانە شلەمەنی زۆر بخۆنەوە و سەوزە تۆخەکان زۆر بخۆن کە بڕۆکلیە ئێمەکو ئەزانین قەرنابیتە کاهووە کەلێرمە سپێناخە و لە هەمان کاتە ئەو خۆراکانی کە دەوڵەمەندن مەبادە ڕیشاڵەکان کە بریتین لە بۆ نەماش بقولیاتی تر وەکو پاقلە وەکو لۆبیا و فاسولای تەڕ و تەنانەت ئەو وشکەکەش ئەمانە هەموو دەوڵەمەند و لە هەمان کاتە خواردنەوەیەکی بڕێکی زۆر لە سەوائیل و شلەمەنیەکان وەکو ئاماژەم پێکرد و شۆربای مریشک و بڕێکی زۆر ئاو خواردنەوە کەمە کاریگەریەکی زۆر هەیە و تەندروستی دەپارێزێت. زۆر بەڕێز ئیسماعیل محەممەد پسپۆڕی بیولۆجی سپاس بۆی لەم تۆڕی سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای سوود بۆ گەشتبینەران.